لە بەشێکی زۆری شاری هەولێر خاوەن دوکان و کاسبکار و پیشەوەران گردبوونەوەیان ئەنجامدا داواکار بوون ڕێکەیان پێ بدرێت تا دوکانەکانیان بکەنەوە و بژێوی ژیانیان دابین بکەن لەو بارە ئابووری و سەختەی ژیانیان ڕزگاریان بێت. پیشەوەرانی پیشەسازی باکوور لە بەردەم دوکان و شوێنە کارکردنیان گردبوونەوە و داواکار بوون هاو شێوەی بڕیارەکان و ڕێنمایەکانی دیکە ئەوانیش بگرێتەوە تا دوکانەکانیان بکەنەوە. ئێمە هەمووی ئالیکارین هەمووی کاسبین بەخوای هەر هەمووی ئێستا قەردارین ئەوەی سناعەیە هیچی کاسبیمان نییە. یەکیان ئەوە شاگردی منە بۆ خۆی هاتیە لۆ پارەی منداری پێ باتە خەستەخانەکە بە خۆم نیتم لۆی لە چێ بینم. داواکاریمان لەوەیە کە ڕێپێدانێکمان لۆ بکەنەوە و ئەوەی بکەن کاکە هەمووی ئەوەمان لۆدانێن مەرجمان لۆدانێن قانونمان لۆدانێن. ئەمە مانگەکە لە مارە بە قانونی حکوومەتی ئەوە بووینە با ئەو مانگەش ساتا وەسعەکە ئەوە دەبیتن وەختمان لۆدانێن سەعاتەش تا سێ چارە داواکاریمانەوە سناعمان لۆ بکەن و هەش لە بۆ چاری هێوارێ و ئەمە مەمنونی حکوومەتی سەر ڕێنمایەکمان لۆ دادنێ و بەدەیکەین بەسەر چاوە ئەوە برام کاکە بچینە چێندە دەوەرە پازە سەیتەرێ بچینە مەحافەزەی بەچ دەگەیە بەچ دەگەێ بە پاسکیلی هاتیمە برام چار تڕمێلمێ بە پاسکیلی هاتیمە سناعی یعنی داواکاریمان لە حکوومەتیە ئەوش ئاسانکاریشم بکاتن لە سعات هەش لۆ چاری لۆمان ڕێپێدانمان پێ بداتن ئەمە مەمنونیانین ئەمە نە لۆ مزاهرە هاتنێ خوانە لۆ هیچ شتێکی هاتینە بەس لۆی هاتینە یعنی ڕێپێدانێکمان پێ بدەن لۆ خۆمان کاسبەکەی خۆمان بکەین. لێرە ئیشە دەکەم ئەگە وەستانم داتێ بۆ خۆم نیێمە بۆ منەوە دوو ماگە لە ماڵ دانیشتم ئەوەندە برنجە ئەوەندە ئاتەماتێ بۆ من ناردە بەس خۆم پێ بەرەبەرم بە خواردنێ ئەو ماڵە ناوێ نەخۆشیەکە مەسرەفەکە دوێنێکانە چوومەتە خەستەخانەی وەرەقەکەم سەرف کردو بە قورئان قەرزم کردووە. لا چوارچێوەی دەربڕینی ناڕەزایەتیەکان پیشەوەرانی پیشەسازی باشووری هەولێرش گردبوونەوەیەکیان ڕێخست و داواکار بوون لەژێر ڕێنمایە تەندروستیەکانی و ڕێنمایەکانی ئیداری پارێزگای هەولێر بۆ چەند سەعاتێک چێژ بێت بتوانن دوکانەکانیان بکرێتەوە چونکە ژیان و گوزەرانیان لەسەر کارکردنی ڕۆژانەیانە. ئێمە وەکو کۆمەڵ جەماعەتی پیشەسازی سناعی جنوبی برێ مەسەن سناعی جنوبی ئەمە چەند جارێکی داوامان کرد لە بەڕێز قایمقام کاک نەبەز و پارێزگاری هەولێر کاک فرسەت کە گوتمان هەر نەبی ڕێگەمان بدەن لە بەرەوەی 3 ساعات 4 ساعات ئەمەش ئیشی خۆمان بکەین ئەو خەڵکێک کە لێر ڕاوەستایە هەر هەمووی بژێ ژیانی لەسەر ئەم دوکانەیە ئێستا دوکانەکەمان داخراوە کەس ناتوانێت دوکانی بکاتەوە هەر دوکانی بکەینەوە ملیۆنە غەرامەیە بەبێەوەی پێمان برن بەبێەوەی کە پێشمان برن بێرە داڕەت دەبن ملیۆنە غەراممان لۆ دەنووسن جایمە ئەمە داوامان کردووە لە بەرپرسان و یان لە پارێزگاری هەولێر داوامان کردووە ئەگەر ڕێگەمان پێ بدەن ڕۆژی 4 ساعاتی ئیش بکەین کێشەمان نابی پابەندی ڕێنمایەکانیش دەبین ئەمە هەمیشە پامەد بووینە لە سەرەتای ئەو وەزعی کە دروست بووە و نەخۆشی ڤایرۆس دروست بووە هەر هەموو دوکاندارەکان دایان خستووە تا ئێستا. وڵای کاکەمە بژێ ژیانمان لەسەر ئێکوانەیە بەڕاستی ئەگەر ئێکوانە نەبی ئەمە ڕۆژانە لەوانەیە مەسەر نەبی بکەین ونیە مەعاشمان نییە دوایە زۆرش کاکە ئەو سیاران لە جادەی پێویستیان بەمەیە ئیشەکە وا لێە هەمووش ئەوی لێکوانەیە کابرا سێ بەشی مەعاش خۆری نیە لێکوانە کاکە بژێ ژیان لەسەر ئێکوانەیە. وڵا هاتیمە سیارەکەم چاکەمەوە بەس نەوەستایە نەسناعەیە نەتشتەکەیە لە یەکەم ڕۆژ نەورۆزەوە مەعتەرم ئێستا ئیش ئاواتەنش یەکەم ڕۆژ نەورۆزەوە ئێستا ناتام چاکەمەوەش ئەو ئێستا ناتمێر داواکاری بکرێتەوە سناعە و خەکەش ئیش خۆی بکە و ئەوی سای مەعتەر بوو هەمووی مەعتەر بووینەوە. ئەمە کاسبین هەمووی شاگردی هەیە هەمووی وەستایە هەمووی کرێچیە بەڕاستی ئەو حکوومەتە بڕیاری دەدا هیچ ئاگایشی لە خەڵک نییە حکوومەت بڕیاریدایە شەریکەکان دەکاتەوە باشەوەتە شەریکە ئاجعە نێزیکترین ئەوەیە لۆمە لۆ کرایتەوە لە بەچێت مادام دەرێ ئەو ڤایرۆسە هەیە ئەو نەخۆشیە هەیە مارکێتێک دەکرێتەوە دوکانەکەی من ئەگە مشتری بێتەنە لە 2 مشتری زیاتر نییە دەستمە مارکێتێکی 10 نەفەری تێدایە کاکە ئەگەر لۆ پاراستنی خەڵکە مارکێتەکان لۆ دەکرێتەوە ئەو شەریکانە لۆ دەکرێتەوە معمەل شیشەکان ئیشێ دەکا ئیشی دەورەمەند و تجاری ئیش دەکا ئیشی فەقیری نییە یەک ئیسابی لۆ فەقیری ناکە ئاخر ئەنگۆ ئەگەر پیا یعنی مەسوولەکە ئەندام پەرلەمانەکە هەر شتێک بەدەنجی مەچوویتەوێنرە بەڕاستی بەدەنجی مەچووتێرە بە زۆر عیبە هیچ ئیسابەش لۆ خەڵک ناکەن داواکاریمەوە یعنی چاوە پێک ینی بزانێ ئەو خەڵکە چی دەوێت کاکە ئەو خەڵکە دەوێت لە خۆی ئیشی خۆی بکە خۆ نامانێ پارەمان بداتێ نامانێ بێ یارمەتیمان بدا بەس لێمان بگەڕێ ئیشی خۆمان بکەین. دەرکردنی ڕێنمایەکانی ئیداری پارێزگای هەولێر بۆکردنەوەی بەشێک لە دوکان و مارکێتەکان وای کرد پیشەوەرانی ناوچە پیشەسازەکانی باکوور و باشوور بێنە سەر شەقام داوا دەکەن ئەگەر بۆ چەند سەعاتێکیش بێ دوکانەکانیان بکەنەوە چونکە بژێوی ژیانی سەدان هاوڵاتی
لەسەر دوکانەکانیانە. هەریاتکەریم گەلی کوردستان هەولێر.